بەڵێ ئەمڕۆ کاتژمێر 85 خولەک ئاگادار کراینەوە بۆ بوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە نێو سنتەری قەزای چۆمان بەداخەوە دوکانێک لە جۆری فرۆشتنی پێداویستی و کەلوپەلی بیناسازی بوو دەست بەجێ تیمەکانمان سەرەتا لە بنکەی بەرگری شارستانی چۆمان دواتر تەواوی تیمەکانمان لە سنووری قەزای چۆمان کە پێک هاتبوون لە تیم گەیشتە شوێنی ڕووداوەکە بەهۆی ئەوەی دوکانەکە پڕ بوو لە مەوادی پلاستیک و سپرا و تەنەر و هەموو ئەو مادانەی کە خێراگرگرتنیان هەیە قەبارەی ئاگرەکە لە کۆنتڕۆل دەرچوو سەرەتا بۆیە ئێمە کە هەستمان کرد قەبارەی ئاگرەکە گەورەیە بە سەرپەرشتی بەڕێز بەدەمی پۆلیس کاروان میراودەری چەند ئەفسەرێکی تر لە سنووری بەڕێوەبەراتیمان لەگەڵ دەتیم لە بنکەکانی بەرگری شارستانی دیانە سۆران ڕواندز تیمەکانی ڕزگارکردن بارەکە بۆ هاوکاری برایانمان لە قەزای چۆمان گەیشتین لێرە توانمان ئاگرەکە بە ماوەی توانرا ئاگرەکە بە ماوەی 58 خولەک سەرەتا ئاگرەکە کۆنتڕۆل بکرێت دواتر بە نزیکەی 52 خولەک سارکردنەوە و پاشماوەی ئاگرەکە کۆنتڕۆل کرا شوێنی ئاگرەکە سنتەری بازار بوو واتە سنتەری بازار دوکانی زۆری لە هەموو لایەکان دوکانی هەبوو هەروە لە دواوە چەندین ماڵی لێبوو بۆی ئەمە کاریگەری هەبوو لەسەر کارکردنی ئێمە هەوڵ بدەین نەهێڵین ئاگرەکە تەشەنە بکات بۆ ئەو دوکانانە وارەوها بۆ ماڵەکان سپاس بۆ خواتوانیمان ئاگرەکە نەهێڵین بکاتە ماڵەکان بە کۆی گشتی هیچ زیانێکی گیانیمان نەبوو الحەمدوللیلا تەنها زیانی مادی هەیە سەبارەت بە زەرەر و زیانەکان و هۆکاری ڕووداوەکە ئێستا تیمەکانمان سەرقاڵی پشکنین و لێکۆڵینەوەن بۆ ئەوەی هەم هۆکاری ئاگرەکە دەست نیشان بکەین و هەم دواترێک گشتەیەک پێک بێنین بۆ خەملاندنی قەبارەی ئەو زەرەر و زیانانەی کە بەهۆی ئەم خاوەن کارەکەوتووە.